پیاوێکی سەر تاپاسپی شەوقێکی لەسەر بوو لە پێش دەرگاکە و دەرگاکەی لە شیشترا بوو هەر لە دەرگای ئەیا چاوەڕێ بووی مەلی بکەینەوە منیش باوکم هەریوی کێیە منیش هەموو باوکە ئەوە دەرگاکەی لێ بکەرەوە جوبراییلە هاتووە بۆ لای من نەخۆش بووم 3 ساڵ مامۆستا يعني ئەگەر ئەکید بی کە خەوێک لەلایەن خوایە و خەوەکە بە تەواوەتی ڕاستە یعنی لەلایەن شەیتانەوە نییە يعني مثلا ئەگەو خەوە بیبینی 2 ساڵی بەسەرا بڕۆ ماوەیەکی زۆری بەسەرا بڕوە مژدەی ئەو خەوە مەبەستمەوە یعنی وەری ئەگریت یعنی بۆ نییە کە کاتێکی زۆری بەسەرا ڕۆشت بێت چۆن ئەزانی جارێ خەوەکە لەلایەن ئەڵڵاوەیە سوبحانەهو وتەعالا مامۆستا من تقریبا 3 ساڵ نەخۆش بووم ئیتر زکروشتم زۆرە کرد شوێکیان لە خەومە لە باخێک بووم مانگە شەو بوو یعنی شوێنەکە ڕووناک بوو بەس شەویش بوو اینجا دارستانێک لەو لامەوە بوو سەگی سپی و کۆتری سپی مەبینی لە خەوەکەمە یعنی ئەمزانی ئەموت نازانم بۆ چیت کە خەو بەدەست خۆمان نییە مود ئەوە مەلایکەتن بە عەرەبی پێمەوتن ادعونی اینجا دوای ئەوانە گەڕانەوە پێیانەوتم فاستجبنا له ونجيناه من الغم ما شاء الله ئەو خەوم بینی و جارێکی کەش هەر خەوم بینی لە خەومە ینی پیاوێکی سەر تاپاسپی شەوقێکی لەسەر بوو لە پێش دەرگاکە و دەرگاکەی لە شیشترا بوو هەر لە دەرگای ئەیا چاوەڕێ بووی مەلی بکەینەوە منیش باوکم هەریوی کێیە منیش هەموو باوکە ئەوە دەرگاکەی لێ بکەرەوە جوبراییلە هاتووە بۆ لای من نەخۆش بووم 3 ساڵ ئەمە پار ئەم خەوم بینی ئیتر کە هاتە ژوور قسەی لەگەڵا کردم و ئەمانە من باوکە بڵانی کە ژوور هاتووە دوعاکانی من بگێنە و دوعاکانم گیرە ئەبێ کە قسەی لەگەڵا کردم دەستی خستە سەرم بەڵام ئازارم زۆر بوو ئەوی ئەبێ بەرگە بگری ئەم ئازارانە ببینیت دوعاکانە گیرە ئەبێت جامیش مەبەستمەوە بوو یعنی خەوەکە زۆر مرتاحی کرد بووم بەس ساڵێک ئێستا خۆی گەورەش فای داویت وڵی ساڵێکە ئەو خەوم بینەوە ئێستا تۆزە هەر لەناو ناڕەحەتیان موشفاکەم بۆ نهاتەوە جا پرسیارەکەی من ئەوە بوو یعنی خەو ئەگەر ماوەیەکی زۆریشی بەسەرا بچێ مژدەکەی هەر وەرەگریت طبعا خوشکە بەڕێز دەکەم هەرە والله يعني هەندێک خەو هەیە طبعا بشرای عاجلە لە دنیاە خوای گەورە مژدەت ئەداتیە بەڵام خۆشە نییە دەست بەجێ ئەو خەوە بێتە دی و خوای گەورە شیفات بۆ بنێرێ ئەشێت یعنی تۆ تاقیب کاتەوە لەژێر ئەو تاقیکردنەوەیە تا چەندێ بزانانی ئەم عەبدەم سەبڕەتەیە یعنی چاوەڕێ بکەم مامۆستا وڵی خوای گەورە خۆی ئەفەرمێ لا تەقنەطوا من رەحمەت الله مەویز مەبن لە ڕەحمەتی خوای پەروەردگار ئیبراهیم سەلامی خوای لێ بێت تەمەنی گەشتە 80 ساڵ خۆ مناڵی نەبوو هەتا 80 ساڵان سەیری کات بەڵام چونکە مەویز نەبوو لە ڕەحمەتی خوای گەورە بەو تەمەنە مناڵی پێبەخشی دەگەی بەو تەمەنە بۆیە خوای پەروەردگار کاتێک لە سوڕەتی ئیبراهیم کە کاتێک کە خوێنیتەوە باسی دوعای پێغەمبەرانەکە سەڵات و سەلامی خۆیان لێ بێت بۆیە وەکەذالک ننجی المؤمنین بەو شێوازەها وزەکەریا إذ نادى ربه زەکەریا وتی پەروەردگارە لا تذرني فردا بەتەنیا بەجێ مێڵە بەبێ ذوڕیەت و بەبێ مناڵ بەجێ مێڵە باشە خوای گەورە فەرمیێ فاستجبنا له جوابمان دایەوە وأصلحنا له زوجه خێزانەکەیمان بۆ چاک کردەوە خێزانەکەی کە نەخۆش بوو عەقیم بوو نەزۆک بوو مناڵی نابوو شیفامان بۆ خێزانەکەی نات وأصلحنا له زوجه وآتيناه أهله وەکو چۆن خوای گەورە فەرمیێ بۆ ئەیوب سەلامی خوای لێ بێ وآتيناه أهله ومثلهم معهم برحمة منا كواتا هیچ کات مەویزمە بە لە ڕەحمەتی خوای پەروەردگار و یەقینت هەبێ خوای پەروەردگار إن شاء الله کیفاشت ئەدا و سپاس مەڵێ مامۆستا دوای خێرم بۆ مامۆستا ینی قورئان خۆی هەموو شفایە بەس من پێشتر لە خەوا پێم وتراوە کە بۆ ینی پێم وتراوە 2-3 جار کە سوورەتی ئەنبیا بخوێنم ینی مەرجە ینی شفەی من لەو سوورەتەیە بێت ئەو سکرانی مادام پێتیانوتووە سوڕەتی ئەنبیا بخوێنن سوڕەتی ئەنبیا بخوێنە خوشکە بەڕێزەکە زۆر سپاس دەکەم مامۆستا گیان خوا جەزای خێر باتەوە السلام علیکم خوا لەگەڵ خوا حافیز